ئەزیزانم سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەخوازیین بۆ هیواین هەموو لایەک لەش ساخ بن هەموو لایەکتان پارێزراو بن لە ڤایرۆسی کۆڤید 19 بۆ هیواین کە هەمووتان پابەندی ڕێنماییەکان بن و ئەو هەواڵە دڵخۆشکەرانی کە لە ئێستادا هەیە و باز لەوە کرێت کە هێواش خەریکە ڕۆژەکە ئارامە بێتەوە و بارودۆخەکە کەمترە بێتەوە توشبوونەکان یاخود حاڵەتەکان کە تۆمارەکران لە پێشترا زۆر بوون لە ئێستادا کەمترە بێتەوە بێگومان ئەوەش دەگەڕێتەوە بۆ پابەندبوونی ئێوە دەگەڕێتەوە بۆ جێبەجێکردنی ڕێنماییەکان لەلایەن ئێوە بۆ هیواین کە بەردەوام بن تاکو بتوانین بە کەمترین کات ڕۆژەکە تێپەڕێنین یاخود زۆر لە ئێستا باشتر بێت خۆشەویستان بۆم ئێوارە ئێمە میوانداری بەڕێز دکتۆر نەجمەدین حەسەن ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی تەندروستی کۆمەڵن و لە هەمان کاتیشدا لێ پرسراوی نووسینگەی سلێمانین بۆ WHO کەم ئێوارە باس لە هەوڵەکانی WHO کەین و بەڕێزیشیان ئەرکیان چیە لە WHO. کاک دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونە. سپاس بۆ ئەو دەرفەتە و سڵاو ڕێزمێ بۆ بینەرانی خۆشەویست. زۆر سپاس یاخوا بەخێر بێت کاک دکتۆرگیان بۆ هیوای کە بتوانین بە زانیاریەکانە دەم ئێوارە پرۆگرامەکەمان دەوڵەمەندکەین و بینەرانیش هەتا کۆتایی لەگەڵمان بن تاکو سوودیان پێ بگەێنین. ئەمەوێت کاک دکتۆر باس لە هەوڵەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO بکەین لە ئێستادا تازەترین هەوڵیان چییە بۆ کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆرۆنا؟ بەڵێ. WHO لە عێراقاوی ڕاستی بە دەمێک ساڵە هەیە و ئێستا دوو ئۆفیسی سەرەکی هەیەکیان لە بەغاوێکیان لە هەولێرە لەگەڵ سێ ئۆفیسی بچووک یەکیان لە سلێمانی یەکیان دۆکێکی لە بەسڕا هەر لە پێش ئەوەی ڕاستی ویدایەتی ئەم ئەزمەیە کە دروست بوو WHO زۆر بە خێرایی هاوکاری وەزارەتی تەندروستی عێراق و هەرێم و بەڕێوەبەرگەشتەکانی تەندروستی لە هەموو محافزەکان کردووە لە سلێمانی و عینیشتا لە بدایەتی بڵێن هەر لە مانگی یەک کە شتەکە بڵاو بووە لە سین WHO وردە هەوڵیە دەورات بە خەڵک ببینێت هەوڵیە ڕێنماییەکانی لەگەڵ دایرە سەحەکان وەزارەتە مشارەکە بکە و هەوڵەکانیش باش بۆی ڕاستی بێت و ئەوە بوو ئەزانین کە لە بدایەتی یەکەم محافزەی بڵێم ئەم سێ چوار پارێزگای هەرێمی کوردستان سلێمانی و دهۆک و هەولێر و هەڵەبجە یەکەم چوار حالت لە سلێمانی دەستنیشان کرا لە یەکی سێی 2020 ئەو کاتە ڕێنماییەکان زۆر باشی ڕەشاوەکران خەڵک پابند بوو حلولەکان داخرانەوەی ڕاستی بێت هاتچۆ لەگەڵ بەغاو ئەوانە داخرا ئەوە بوو لە دوو مانگی یەکەما لە یەکی سێەوە تا 34 تەنها 140 حاڵەت هەبوون چواریشیان گیان لەدەستدا کەوابێ لە دوو مانگی یەکەمە تەنها 140 حاڵەتمان هەبوو بەڵام دوای ئەوەش لە 34ەوە تا 12 ڕۆژانە هیچ حاڵەتێک تۆمار نەکرا لەگەڵ ئەوەشا کە زۆر ڕۆژانە پشکنین بۆ خەڵک ئەکرا بەڵام لە دوایەوە وردە کە پابەتبوون خەڵک نەما کێسەکان زیایی پێم وابێت ڕۆژ هەبووە 140 حاڵەت تۆمار کراوە نەک لە ماوەی دوو مانگە. بەڵێ ئێستا وەکوتم WHO لە ئەندامە لە لژنەی قەیرانەکان لە عێراق هەروەها لە وەزارەتی تەندروستی هەولێر منیش لە سلێمانی ڕۆژانە پەیوەندیمان لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سلێمانی هەیە بۆ بەدوواچوون بۆ ئەو شتانی کە ئەکرێ و تازەترین تعلیمات و ڕاستپاردەی WHO کە لە عالم دەرەچێت ڕاگەین بە بەرپرسانی تەندروستی تعلیمات لەسەر خۆپارێزی تعلیمات لەسەر چارەسەرکردنی نەخۆش تعلیمات لەسەر پشکنین بۆ نەخۆش تعلیمات بەسەر گەڕان بە دوای توشبوانە ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە لێرە ڕوویە وەکوتم تا 34 هیچ ڕووینەیە تا 12 هیچ ڕووینەیە لە 13 پێنجەوە وردە ڕۆژانە کێسەکان زیایە کرد ئەوش بەهۆی ئەوە لە نهایەتی ڕەمەزان وردە خەڵک زیاتر تێکەڵ بوون و جەژنەوەی ڕاستی بێژن کە رەساتێکی زۆر گەورەی دروست کرد کە خەڵک بە تەواتی ڕێنماییەکانی جێبەجێ ناکرد جگە لەوەش لەوە چێت سنوورەکانیش کرای بێتنەوە یعنی لە پێنجوێن لە پڕ حاڵەتەکان زۆر زیایان کرد ئێستا لەمڕۆوە لە پێنجوێن تقریبا 500 حاڵەت توشبوو هەیە لە 100,000 کەوابێت یعنی لە شاری پێنجوێن لە 1000 کەسا 5 کەس توش بووە
بەڵام لە ڕێژێکی زۆرە لە عێراقا لە 1000 کەسە هەموو عێراق 4 کەس توش بووە یان 3 کەس توش بووە کەوا بێت ئەو کەلار ئێستا ئەمە ئەگەڕێتەوە بۆ نزیکی سنوور نزیکی لە سنوور نەبوون سنوورەکان بەباشیدا نەخراوە ڕێنمایەکان جێبەجێ نەکراوە ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ بکرا ئەوشتان لەوەی ڕوونایە باش. هەر بەس لە ڕێکخراوی جیهانی WHO بکەین باس لە هەوڵەکانی ئەوان بکو بەڕێزت باسی کرد هەر لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسەکە کە لە چین سەری هەڵدا WHO کەوتە خۆی و دەستی کرد بە هەوڵیان و بۆ دۆزینەوە بەڵام سیرەکەین هەتا ئێستا هیچ ئەنجامێکی وەها بەردەست نییە یاخود هیچ ئەنجامێکی ئەتوانین بڵێن دڵخۆشکەر نییە بۆ دۆزینەوەی علاجێک چارەسەرێک بۆ ڤایرۆسەکە یاخود بۆ کەمکردنەوەی بەڵێ چارەسەر ئێستا لەو وڵاتانەی کە خاصە ژێرخانی تەندروستی و ئابوووریان خراپە وەکو عێراق شتێکی لەوانەیە و کوردستان شتێکی لەوانەیە ئەوەیە خۆپارێزیە چکە ئێمە گەر نەخۆشمان زۆر هەبێ بەڕاستی نەخۆشەخانەکانمان توانای ئەوە نییە بەڕاست عیلاجی هەمویان بکات بۆیە تەنها چارەسەر خۆپارێزیە ئەگەر لەبەرەوە گەر ڕێنمایەکان ڕەچاو نەکرێت وەزعەکە وای لێت لە عالەما WHO خەریکە لە زۆر وڵاتەکان خۆیان سەرکەوتو بوون WHO ڕێنمایەکان پێشکەشەکات بەڵام بۆ وڵاتە جێگەی حکوومەت ناگرێتەوە وڵاتەکە بێ جێبەجێ بکات جێبەجێکردنەکە لەسەر خەڵکە و ئەم ڕەچاوکردن و خۆپارێزیە ئیشی تەنها تەندروستی و وەزیر و مدیر عامیە میشی منە تۆیە تەندروستیە مدیر عامە وەزیرە کاربەدەستە حزبیە ئەبێ هەمومان بەشدار بووین لە ڕەچاوکردنی ڕێنمایەکان ینی باشترین چارەسەر جێبەجێکردنی ڕێنمایەکان وەکو سلسلەیەکە لایەکی بچڕێت سلسلەکە هەمووی تەئسیرەکە لەبەرەوە پێویستە هەمومان ڕەچاوی ئەو ڕێنمایانە بکەین بە خۆپارێزی بکەین خوا نەخواست ئەگەر بەو شێوەیە سەرکەوتن لە عەدەدی کەسەکان ڕۆژانە هەبێت وای لێ خەستخانەکان جێ نابێتەوە گیانەدەزان زیاتر بێت ڕاستە کاتێک ئەم نەخۆشانە کاتێک بارودۆخەکەیان قورسە بێت یاخود نەخۆشیەکە بە قورسی ئەگرن ڤایرۆسەکەیان تووشە بێت ڕانی نەخۆشخانەکان نەکرێن ڕێکخراوی WHO چی جۆرە دەرمانێکی بەکارهێناوە لە چارەسەرکردنە یاخود چی جۆرە دەرمانێکی هەڵبژاردووە بڵێ ئەوەی ڕاستی بێت تا ئێستا ئەم ڤایرۆسە زۆر تازەیە هیچ دەرمانێک بەڕاستمی ئێستا لە ساسە ناڵێ ئەوە ڤایرۆسە ئەکوژێت شتێک هەیە کلینیکەل ترایل زۆر محاولاتی سەریری ئەکرێ بۆی لە عالەما زۆر دەرمان تاقی کراوەتەوە بدایوتیان ئەو دەرمانی مەلارەیە باشە بۆی دوایوتیان خراپە دەرمانی دژە ڤایرۆس زۆر هەیە یەکێک لەوانە و دەرمانە تازەیە کە ئێستا وەڵەن لە رووسیەوە هاتوو و عێراق پەیایی کردووە و لە کوردستان وشتیان دروستە بێت ئەوش هەر دەرمانی دژە ڤایرۆسە یعنی تایبەت نییە بە کۆڕۆنا لەبەرەوە هەموو تاقیکردنەوە تا ئێستا دەرمانێک نییە بڵ ساسە ئەمە دژی ئەم ڤایرۆسەیە ئەی لە هەرێمی کوردستان و بە تایبەت سلێمانیش کە بەڕێستان بەڕێوبەری نووسنگەی WHO لە سلێمانی ئێوە ئاگاداری ڕۆژەکەن چی جۆرە دەرمانێک لە سلێمانی بەکارهێنرێ بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان ئایا ئەمە تەندروستی سلێمانی تەنها خۆی لەسەر ئەو جۆرە دەرمانە بڕیاری داوە یاخود بە ئاگاداری WHO شەب ئەوەی ڕاستی بێت لە سلێمانی لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانیش پرۆتۆکۆلێک هەیە لە عێراق دەرەچێت ئەو پرۆتۆکۆلە سلێمانیش و هەولێرش و هەموو محافزەکان ئەو پرۆتۆکۆلە ڕەچاوەکەن لەوانەمانی یەکەم شتێکی بەکارهێنابێت کە عێراقش گۆڕی بێتی سلێمانیش گۆڕوێتی WHO ئاگای لەوەیە کە چی بەکارێنن بەڵام WHO داینە ناوەشتە وڵاتەکە خۆی دایەنێت لەسەر ئەساسی ئەو کلینیکەڵ ترایڵی کە ئەکرێ ئەو توژنەوەی کە ئەکرێت لەبەرەوە بەڵام سلێمانی شتی کەشیان کردو بەڕاستی بێت یعنی ئەوە پێرە ئارتکڵ لە مجلێکی عالەمی بڵاوکرایەوە کە سلێمانی پێشخەر بوو دەست پێشخەر بوو بەکارهێنانی پلازما بۆ نەخۆش و ئەنجامیشی باشی هەبوو بەڕاستی لەبەرەوە سلێمانی بەڵام بەکارهێنانی پلازما سلێمانی داهێناوە لێکەوە بەکارهێنانی پلازما زۆر بۆ نەخۆشیکەش بەکار هاتووە بەڵام بۆ کۆڤیدش بەکارهات بەڵام خۆشبەختانە ئەوەی بەکارهات سلێمانی تەئسیرێکی ئیجابی هەبوو پێشنگ بووە و لەگەڵەوەشدا تەئسیرێکی باشی هەبوو و ئیجابی بووە باسی توێژینەوەت کرد ڕێکخراوی WHO جیهانی لە ئێستادا توێژینەوەکانی چۆنن بۆ دۆزینەوەی دەرمان یاخود هەوڵەکان چۆنن بەڵێ ڕێکخراوی تەندروستی جیهانی پشتگیری جهتێک ڕێکخراوێک گەورەیە کە ناوی سۆلیداریتیە ئەوە خەریکی توێژینەوەیە بۆ دۆزینەوەی دەرمان لە هەمان کاتە
گروپێکی تر هەیە خەریکی تۆژینەوەن بۆ دۆزینی ڤاکسین ڕێکخراوی تەندروستی جیهانی پشتگیری هەردوو ئەو ڕێکخراوانە کاوی ڕاستی بێت بۆ زووترین کا بتوانن دەرمانێکی 100% دژی کۆڕۆنا بەکار بێت لەگەڵ ڤاکسینێک کە دژی کۆڕۆنا بێت. باشە کاک دکتۆر باسی ئەوەت کرد کە سلێمانی بەنمونە پێشەنگ بۆ لە بەکارهێنانی پلازمایە بۆ نەخۆشەکان بۆ خۆی خود بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا هەر لە سلێمانیشا بووە چەند کۆمپانیایەکی دروستکردنی دەرمان جۆرێک لە دەرمانیان بەکارەهێنا یاخود دایانە نایان و ئەمە وەکو چارەسەرێک بەکارێت سوودی لێبینن ئەمە تاکو چەندێک لەژێر چاودێری ئێوە بوو یاخود بە ئاگاداری ئێوە بوو و لەگەڵ ئەوەشدا سەرکەوتنی بەدەستێناوە وەکوتم دەرمان لە سلێمانی لە خۆی بەکاری نایانێت هیچ دەرمانێک نییە جهات ڕسمەکان یعنی دکتۆر و حکوومەت بەکاری هێنابێت ئەگەر لە پرۆتۆکۆلەکە لە عێراق نەبوو بێت هەموو ئەوانە کە بەکار هاتووە هەمان پرۆتۆکۆل لە عێراق بەکار هاتووە لەبەرەوە یانی شتێک شاراوە نییە و کەس لە خۆی دەرمانی نەیەناوە و با ئەو شتە لەو خەڵکە نەبێتەوە دەرمانێکی فڵان هەیە فڵان نییە یەک پرۆتۆکۆلە سلێمانیش بەکارێنێ هەولێرش بەکارێنێ بەغاش بەکارێنێ دەبلێشۆش وەکو ئاگادار لژنەی سەرەکی بڵین لەناوبردنی هێنای ئەم قەیرانەیە بۆیە ئاگای لێتی باش ئەوە تێگەشتین کە هەموو ئەو شتانەی کە ئەکرێت بەتایبەت لە مەسەلەی دەرمانە کە مەسلەیەکی زۆر حساسە لەژێر چاودێری دەبلیۆچەوە بێت کەواتە با بچینە سەر ڕۆڵی بەڕێستان وەکو نوێنەری بنمونەیە وەکو ئەندامی WHO بۆ نووسینگەی سلێمانی کاری ئێوە چییە لە سلێمانیدا؟ بەڵێ من ڕۆژانەوەی ڕاستی بێت لە تەماسام لەگەڵ بەڕابەتی گشتە دوو سلێمانی بەڕابەتی خۆپاراستنی سلێمانی لەگەڵ WHO بۆ ئاڵوگۆڕکردنی معلومات بۆ گەیاندنی ئەو ڕێنمانەی کە تازە دەرەچن لە هەمان کاتا بۆ دابینکردنی چەند پێویستیەک ئێمە WHO ناو بەناو پێداویستیەکان ڕەچاوەکان جێگەی حکوومەت ناگرێتەوە بەڵام زۆر جار شتی خۆپارێزی دابینەکات لە ڕێوەزاری تەندروستی هەرێمەوە هەرێمیش یا بە سلێمانی وەکو دەمامک شتی مختبەر دابینەکات لەو ماوەیە وتم دەورات دامی دەوراتەکات لەو ماوەیە خۆی دەوراتەکە ببوورە قسەکەشت پێ بڕم خۆی دەوراتەکە بەڕێوە ئەبادیا خۆت پارەی بۆ سەرفەکات و لێرە بۆخوان بەڕێ ئێمە لە مانگی دوو سێە 308 ستاف لە سلێمانی و دەوروبەری بڵێن دەوراتیان بینی لە سلێمانی وانە بێژەکان WHO شتیا بوو پزیشکەکانی فەرمانگەی تەندروستی سلێمانی شتیا بوو شتەکە پارەش WHO پارە بە کەس نایە ڕاستی بێت ئەو شتێک کە ئەیە بڵێن تێچووی هاتنی ئەو برادەرەیە کە هێت ئامادەی دەورەکەی بێت تا ئەگاتە جێگەی دەورەکە یان بەس ڕێگەی هاتوچۆیەگینا WHO پارە بە نابێت ئەو جۆرە دەوراتانە لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسەکە بۆ هەرێمی کوردستان و سلێمانی بەتایبەت تاکو چەندێک سوودی هەبوو زۆر سوودی هەبووی ڕاستی بێت دەوراتەکان بۆ پزیشکیش بوو بۆ کارمەندیش بوو لە مەسەلەی خۆپارێزی لە مەسەلەی ئینفێکشن کۆنتڕۆلی هەوکردن و لە مەسەلەی حتا عیلاجی شتیا بوو زۆر استفادەی هەبوو بەڵێ ئەی ئەو کەلوپەل و پێداویستیە تایبەتانی کە کارمەندان و پزیشکان بەکاری هێنن ڕەنگە قرس بێت پزیشکمان هەبوو لێرە باسی کردێتی هەر ئەو شتانی کە بەکارێن ڕەنگە 10 بۆ 15 دقت پێ بچێ هەتاکو تۆ بەکاری هێنین دیارە ئەمەشە بێت بە وریاییەوە بزانی چۆن بەکارێنیت و چەندێکیش بەکاری هێنێت ئەوەی من ئاگادارم بەڕۆبەتی گشتە دوو سلێمانی درێغینە کردو زۆر هەوڵیاوە لە هەموو جێگایەک پارە بەدەست بێنێ ئەو شتان بکڕێ بەڵام بە تەکید ناتوانێت پێدای هەموو بێویستەکان دابین کاوی ڕاستی بێت WHO ناو بەناو دابینەکە بەڵام ئەوە کەمێتێکی کەمە بەش ناکە بەڵام ناو بەناو دابینیەکە من ئێستا پێشەوە بێن بۆ ئێرە کۆبوونەوەیەک با بووم دکتۆر سەباح بەڕێز دکتۆر سەباح مدیر عامی تیا بوو بەڕێز بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی تیا بوو لەگەڵ بەڕێوەبەری گشتی هەولێر و دهۆک لەگەڵ مدیر لێپرسایی WHO لە عێراقا باس یەکی لە شتانی کە باس کرا داوای دابینکردنی ئەو شتانیان لە WHO کرد WHO بە خۆشحاڵیە وتی داواکاریەکان بۆ بنێرن ئێمە لەو ماوەیە شتیان هێناوە یەکێک لەوانە
ئۆکسجینە یعنی کە کۆنسنترێتەر تەرکیزەوە بەشی هەموو محافظەکانی هێناوە تقریبا 300 دانای بۆ عێراق بەشی سلێمانیشی تایە لە ڕێ وەزارەتی تەندروستیەوە دابینی کردووە سلێمانی بەشی خۆی هەولێر وەرەگرێت 3 مانگی کەش بڵێن نهایەتی هەشت و بدایەتی نۆ وەژبەیە کتر لەو شتومەکاناگات ئەمە داوامان کردو لە سلێمانی پێمان بڵێت چنی پێویستە لەو شتومەکانە کە شتی مختبەریە فەحسی مختبەری لەگەڵ پێداویستی خۆپارێزی لەگەڵ ماسکێکی تایبەتە کە بۆ پێدانی ئۆکسجینە دەرێت لە خستخانەکان بەر لەوەی کە بچینە سەر ئەو شتانی کە بۆ فەحس بەکارهێنرێت و لە تاقیگەکانە باسی ماسک کرد. WHO لە سەرەتا هەمیشە ڕێنمایی ئەوەی بڵاوە کردو کە پێویستەکە تۆ ماسک و دەمامک بەکاربێنیت پێم وابێت کە ڕێنمایی وای یابوو. بەڵام لە ئێستاە زیاتر تاکید لەسەر بەکارهێنانی دەمامکەکرێت و یاخود ماسکەکرێتەوە ئەمە بۆ خۆین ڤایرۆسەکە وەکو بڵاوە بێتەوە لە ڕێی جزئیاتی بچووک کە لە نەخۆشەکە یان لە کاتی قسەکردنا یان لە پژوینە یان لە کۆکەیە ئەوەی هەڵگری ڤایرۆسەکە یان نەخۆشە ڤایرۆسەکە فڕێەیە ئەوە زۆر ناڕوە مەترێک ئەڕوا ئەکەوێت سەر ئەرزەکە تۆ ئێمە نزیک بین مەترێ زیاتر دوور بین احتیمالی گرتنمان کەمە بەڵام کە بکەوێتە سەر جێگایەک ئەمێنێتەوە ئەگەر سوتفە من دەستم بەر ئەو شتە کەوت و بردم بۆ دەمەم یا لوتمیان چاوم تووشە بم لەبەرەوە ڕێگەی سەرەکی لە ڕێگەی لوت و دەمەوەی بە هەناسەوە ڕێگەی ئەوی ترانس سەرەکی نییە بەس دەڵام WHO دەکی دەکات لە 3 شت یەک دوور بن لە یەکتی 2 دەمامک بەکاربێنن 3 زوو دەستان پشۆن لەبەرەوەی کاگەر دەست بەر شتێک کەوت و ئەبێت ڤایرۆسەکە پێوە نەمێنێت 4 ئەگەر پێویستی کرد دەستکێش بەکاربێنە نەیوتۆ دەستکێش بەکارمێنە نەیوتووە ئەم ڕێنمایانە کە WHO بڵاوی کردوتەوە تەنها بۆ عێراق و هەرێمی کوردستانە یاخود جیهانیە بۆ هەموو جیهانەوەی چونکە لای خۆمان تێکەڵبوونێکی کۆمەڵایەتی زیاتر هەیە بەرکەوتنمان زیاترە سەردانیکردنمان زیاترە تەوقە و ماچکردن و باوەش و ئەمانەمان زیاترە ڕەنگە ئەوەش کاریگەری هەبێت ئەوانە زۆر خراپن چەند وڵاتێک پێشەنگ بوو لەوەی کە ڤایرۆسەکە تایە کەم بڵاو بووە ئەو وڵاتانە توانیان کە ڕێنمایەکان جێبەجێ بکەن بەڵام ئەوە ئاسان نەبوو بۆ هەرێمی کوردستان بۆ عێراقیش کە تۆ بە خەڵکەڵی لە ماڵەوە کاتێکا تۆ تعویزێکی مادینەی زروفی اقتصادی عێراقی ئەوە نەیتوانی کە خەڵکە لە ماڵەوە بێت بژێوی ژیانە بۆ دابین کات بۆ خەڵکیش لە کوردستان لەوەش خراپتر بوو مەعاش نەبوو لەبەرەوە خەڵکیش ئەوەی ڕاستی بێت بابەت نەبوو بە ڕێنماییەکان حکومەت نەیەتوانێت زەڵتێکی وا بکات ئەگەر تۆ 4 هەفتە بەسەر یەک هەموو شتێک داخی کەس دەنێشێت دەرەوە لەوانەیە زۆر بتوانین مسەیطەری بسەرەوە بەڵام 4 هەفتە سەرێکە بێت لەو کاتە تۆ بتوانین تعویزی خەڵکی بژێوی ژیانە بۆ دابینکەی ئەوە یەکێ لە قورساییەکان کە لە هەرێمی کوردستان و عێراقا حکومت نەیتوانی زەخت لە خەڵک کات کە بێت پابەت ڕێنمایەکان بەتایبەت لەم کاتێکە لە قەیرانی یاغوری و بارودۆخێکی داریای خراپە لە سلێمانیە تەقیەوە وەکوتم یەک دوای ناوەڕاستی ڕەمەزان و بەتایبەتی لە جەژنی ڕەمەزانە کە خەڵک زۆر تێکەڵ بوو و حکومت نەیەتوانێت زەخت کا بەڕاستی هەرچەوتی هەستچۆ قەدەغەیە بەڵام هەموو زانیمان هەستچۆ قەدەغە نەبوو بەڵام پێویستە ئەوەی ڕاستی بێ خەڵک ئاگاداری خۆی بێستا ئێمە بەرەو جەژنی قوربانە ڕۆین ڕاستە هەموو حەزمان لەوەیە لە کاتی جەژنە خێزانەکان نزیکە بنەوە خۆشەویستانە نزیکە بنەوە دەرەچن بۆ سەیران سەدای ماڵ یەکەن بەڵام ئێستا عێراق پاشمانگی 2 کە کۆرۆنا بڵاو بووە عێراقی پێش کۆرۆنا نییە کەواتە کاک دکتۆر زانیمان لە دوای تێکەڵاوبوونی جەژنی ڕەمەزان حاڵەتەکان چی بەسەر هات ڕۆژەکە چۆن گۆڕا ئەبێت پلانێکتان هەبێت بۆ جەژنی قوربانیش بێگومان دووبارە تێکەڵاوی هەیە بەر لەوەی باسی ئەو پلانەمان بۆ بکەیت کە هیچ بەرنمەیەکتان هەیە بۆ جەژنی قوربانکە جێبەجێ بکەن هاوکارمان ئاوارە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر ئەوەی کە لە سەرەتاشدا کە ئێمە باسمان کرد ئەگەر توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کەمیشی نەکرد بێت لە ئێستادا وەستاوە یعنی ڕۆژەکە باشترە با بزانین هاوکارمان ئەو راپۆرتی بۆی ئامادە کردوین باز لە چیەکات فەرم با پێکەوە بنەروین. لە 3 هەفتەی پێش ئێستا خو نزیکی مانگێک پێش ئێستا
ئێمە نەخۆشخانەکانی سلێمانی بە تایبەت بە کۆرۆنامان بەسەر دەکردەوە کە دۆخەکە زۆر خراپ بوو بەڵام لەگەڵ جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی ئێمە سلێکێ لە سنتەرەکانی چارەسەرکردنی کۆرۆنای کە ئێرە نەخۆشخانەی شەید تایر عەلیوالی بەگە کە لە سلێمانی تایبەتە بە ئەو کەسانی کە کۆرۆنایان هەیە خۆت هەڵگری کۆرۆنان هاتوونەتە نێو نەخۆشخانەکە بۆی ڕەوشی تەندروستی نەخۆشەکان بزانینەوە. ماوەی پێش ئێستا هاتینە ئەم نەخۆشخانەیە و ئێرە بە تایبەت زۆر قەرەباڵغ بوو و هاوڵاتێکی زۆری لێ بووە تەنانەت جێگەش نەمابوو بەڵام خۆشبەختانە بە پێی و پابەندبوونی کە هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکانن نەخۆشەکان کەم بووەتەوە لە نێو نەخۆشخانەی شەید تایر عەلیوالی بەگ ڕێژەی توشبوو بە کۆرۆنا کەم بووەتەوە من دەمەوێت ئەگەر کێ لەم بەڕێبەرزانە ئەگەر قسەم بۆ بکەیت توشبووەکەتان نەخۆشەکەتان تەندروستی چۆنەوە داواتان چێ لە هاوڵاتیان بۆی پابەندی ڕێنمایە؟ وڵا الحەمدولله ئەبێ هەموو کەسێ پابەندی ڕێنمایەکان بێت لەبەرەوەی ئێمە منەوە برا گەورەکەمە حاڵی باش نەبوو کە هێنامان قەنگە نەفەس بوو کۆکەی هەبوو یانی وەکو بێهۆشیە نامان ئێرە الحەمدولله زۆر باش بوو فەحسەکان هیچمان بۆ کردوتەوە فەحسەکان هەمی پاک و ئینشەڵا بە هیوای ئەوەین کە دەرمان کرد. بەکۆی گشتی ئەوەی کە من دەمێ باسی بکەم کە سپاس بۆخوا نەخۆشخانەی شەید تایر عەلیوالی بەگ ڕێژەی توشبوونی تێدا کەم بۆتەوە یاخود نەخۆشەکانی تێدا کەم بۆتەوە کە بە پێی زانیاریین کە لە بەردەست مندان ئێستا 26 کەس لێرە هەیە کە ڕۆژانێک پێش ئێستا زۆر بوو و ڕۆژ بە ڕۆژ سپاس بۆخوا کە ڕێژەکە دادەبەزێەوە ئاستی نەخۆشەکانیش بەرەو کەم بوونەوە دەچێت. ئێستا وەزعەکە باشترە لە چاوجارانە ینی ئەو توژمە یەکەم جاری نەماوە ئێستا شتەکە ئەوانتر بۆتەوە هەم حاڵەتەکان کەمونەتەوە هەم خوتوڕەتەکەی کەمتر بۆتەوە لەخوا بەزیابیانەوە بە هەوڵ و ماندووبوونی ئەو ستاف کارمەندانی لێرە ئیشەکەن و بەس ئێمە هەرداواکارین لە خەڵک ینی خۆپارێزی زیاتر بکەن لەبەرەوەی جارێ ینی ئەم ڤایرۆسە سیقینێ ناتوانانی بەتەواتی هەموو شتێکی لەسەر بڵێ بەڵام ئەو وەسای کە ئێستا هەیە و حاڵەتەی کە ئێستا هەیە لە چاوجارانە زۆر باشترە حاڵەتەکان کەم بوونەتەوە و مردنیش کەمترە. ئەم خاتونە قسێک بۆ بکەی زۆر بەخوتی پێما بێت مانگێک پێش ئێستا لێدانمان لە تۆ وەرگر من لێرە وەکو گەلی کوردستان مانگێک پێش ئێستا بوو پێما بێ ئێستا تەندروستی دۆخەکە چۆنە وەزعەکە چۆنە بینن؟ وەڵا شکر زۆر باشە چونکە خەڵک پابەند دەبێ بە ڕێنمایەکانەوە ماسک و دەستکێش بەکارهێنن وەزع زۆر باشترە نەخۆشیش کەمتر بووتەوە. ئێستا قسەتان چییە بۆ خەڵک؟ وەڵا دەستخۆشیان لێکەیت سەرچاو. دەستخۆش. بە هیوای لە شتاقی و تەندروستی بۆ سەرجەم هاوڵاتیان کاک دکتۆر پێم خۆشە سەرنجی خۆتمان پێ بڵێ لەسەر راپۆرتەکە و لەسەر ڕێژەی توشبووان لە ئێستادا چۆنە بینیتەوە چەندێک قسەشی لەسەرا بەڵام پێم خۆشە تۆش زیاتر راپۆرتەکە زۆر ڕاست بووی ڕاستی بێت ئێمە 2 هەفتە زیاترە ڕێژەی توشبووان جاران سەرەکەوت یعنی وەکو تەمێنە 13 دەسان پێ کرد سەرەکەوت تا ڕۆژان زیایە کرد ئەمڕۆ سڵ وایە 500 بوو 220 بوو یعنی تا 36 لە ئەو نایە فەحسیانە کرد لە سا 36 پۆزتیڤ بوو یعنی سا نەخۆشیان فەحسەکان 36 پۆزتیڤ بوو دوێنێ لە سا 7 پۆزتیڤ بووە یعنی تقریبا نیوەی کەمترە ئەمە 2 هەفتەیە خۆی بە هەفتەی ئینتەرناشناڵ ویکی پێڵێن هەفتەی 26 زۆر بەرز بوو ینی پێش هەفتەی 26 ڕۆژانە 350 320 280 حاڵەتمان هەبوو لە هەفتەی 27 و 28 گەگەیشتە 150 180 200 دوێنێ 58 حاڵەتمان هەبوو سلێمانی پێ لە 121 بەس پێ 131 ئەگەر بەو حاڵەت ئەوەش بۆ ئەوە گەڕێتەوە یەک 2 هەفتە حکوومەت دایرەکانی هەموو داخست مزگەوتەکان داخرابوون کەفتریەکان داخرابوون خەڵک زیاتر خەڵک زیاتر ڕەچاوی ڕێنمایەکانیەکە بینی 2 هەفتە زیاترە خەڵک
دەمامک شتە بەکارێنێت ماسکەکان بەکارێنێت لێکتر دوورە زۆرترین کاتەکان لە نێو ماڵەکانیەتی بەڵام ئێمە گە بەردەوام بین ئەوە شتێکی دڵخۆشکەرە و لەوانەیە زۆر کێرەکە بەرەو خوارەوە بڕوا و نەجاتمان بێت بەڵام ئەگەر خوانە خواستە بەردەوام نەبین لەم ڕێنمایانە یانم ئەم کردنەوەی دایرەکان و بەتەمای کفتێشتەکان بکرێتەوە ئەگەر دیسان و قەڵەباڵغی وەکو یاعتوانە شتان بکەنەوە بەڵام تعلیماتێکی تایبەت دەرکەن بڵین دایرە لە ساسی لە ساچی دایرەکە بێن ئەبێت کەیشن ڕێنمایەکان جێبەجێ بکەن نەک لە ژوورەکە سێ کەس دانیشت بێت چوارکە دانیشت بێت ئەبێت شتێکی وا بکەن کە دوور بن لەیەکەوە ئەبێ خۆیان سەلامەتی خۆیان هیوادارم هەموو ڕچای ئەو ڕێنمایانە بکەین لەبەرەوەی کە خۆپارێزی مهمە وەکوتمەوە 2 هەفتەیە ڕێژەی نەخۆشی کەم بۆتەوە و ڕێژەی مردوو بعدەجارێک زۆر و کەمە بەڵام بەعام شتەکە کەم بۆتەوە لە هەموو سلێمانیا جگە لە تۆزێک کەلارەوەی ڕاستی بێت کێسەکانی زۆرتیش باشم کرد لەبەرەوەی کێرە کەلار تێکەڵبوونی لەگەڵ بەغا و دوو سوورمات و ئەو جێگایانە هەیە هیوادارم بتوانن خەڵکە خۆی بپارێزیێت ئەو تێکەڵبوونەکەم کاتەوە بشکونە لە هەموو سلێمانیا و لە هەموو کوردستان و لە عێراق و لە عالەمیشە نەخۆشەکەم بێتەوە باشە لە ماوەی چەند ڕۆژی داهاتووەکەی تریت نزیکە بینە وردە لە جەژنی قوربان وەکو باسمان کرد دووبارە تێکەڵای ئاياتەوە بەهۆی نەریتە وڵاتیەکانی خۆمانەوە و سەردانی کردن و کۆمەڵەشتی وە هەیە پلانی ئێوە چییە؟ وەکو WHO یاخود ئەگەر ئاگاداری تەندروستی سلێمانیش بیت چی پلانێکتان هەیە بۆ جەژنی قوربان بەنیازن چی بکەن؟ ئایا کەرەنتینە ڕوئایات یاخود تەنها ڕێکاری جێبەجێکرێ؟ وڵی کەرەنتینە نازانم بەڵام WHO بەتەکید سەر مستەوای برزیش لەگەڵ عێراقیش قسە کرد لەگەڵ هەرێمی کوردستانیش لەگەڵ وەزیری تەندروستی هەرێمی کوردستانی قسەی کردووە لەگەڵ ئەمڕۆژ وەکو اجتماعەکە لەگەڵ مدیر عامەکانی سەحەکانی هەولێر و سلێمانی و دهۆک بوون تأكيدي كده وكبير ڕێنمایەکان ڕەچاو بکەن ئیتر خۆی حکوومەت بێت تا چەند ئەتوانێت ئەوە بکاتیاننا بەڵام داوا لە خەڵک کەم بەڕاستی داوا لە هاوڵاتیانەکەم کە هەمومان بەشدار بین لە خۆپارێزی لەبەرەوەی کە کۆمەڵەکان هەموو پارێزین ئەگەر من دەمامک دانێم بۆ خۆم لەوانەیە نسبەتی کە من پارێزە لە نەخۆشی بەڵام ئەگەر من هەڵگر بووم دامامک دانێم بۆ تۆی نەقڵ ناکەم لەبەر پێویستە ئێمە هەمومان هەوڵ بین ڕەچاوی ئەوە بکەین دووربین لە یەکتر شتی قەڵەباڵغ دروست نەکەین بۆنە کۆمەڵایەتەکان کەم بکەینەوە دەمامک بەکاربێنین و ڕزوو دەستمان بشۆین و هەوڵ بین هەمومان بەشدار بین لەوەی کە نەخۆشیەکە لە سلێمانی و جیهان و کەم بکەینەوە ئینشاءالله بۆ هیوادارم لە ژژنا هەمومان ڕەچاوی ئەوە بکەین ئەگەر حکوومەتیش نەیتوانی قەدەغی هەستشۆ بکە و لەوانەیە پێویستیش نەکە ئەگەر خەڵک ڕەچاوی ئەوە بکات کە هەرێکی لە ماڵی خۆی دانیشێت و ئەگەر سوودفەیەکێک لەوە لە ماڵەوە توش بوو بە زووترین کات سەردانی پزیش بکات کە بزانە ڕێنمایەکان چیە ئەوەیە ئەوە نییە ئەگەر ئەوە بوو ڕێنمایەکان ڕەچاو بکات هیواداری خەڵک نەچێت دەرەوە ئەگەر زۆر پێویست نەبێت بازار لە جیاتی هەموو ڕۆژە بازار بکەی هەفتەی جارێبی کە تا بەرکەوتەکەم بێت تۆ زیاتر خۆتە پارێزی وەکوتم ئەگەر ئێمە بەردەوام بی وەکۆم 2 هەفتەی ئەخیرە کێربەکە دابەزێت شتەکە بەتەکید کە کێربەردابێت عینە عادی ئەوەی توش بووە کەم بێت کە عادەتی ئەوانە کە توش بوون کەم بوون نەقڵەکەش کەمە بێت و هەمومان انشاءالله سەلامەت انشاءالله وەکو باسمان کە بەڕێزت ئەندامی WHO درەخرایی جیهانی تەندروستی هیچ هەواڵێکی دڵخۆشکەر هەیە هیچ شتێک هەیە کە WHO بێ ڕای بگەێنە لەسەر کەمکردنەوەی ڤایرۆسی کۆرۆنا یاخود لەسەر کۆنتڕۆڵکردنی وڵی WHO لە عالەمە بەردەوام عیدوێنێ مدیر عامی WHO چوو بۆ ئیسپانیا دوای ئەوەی ئەو شکستە گەورەی هێنا زۆر خەڵکی تیا مردن بەڕاستی بەڵام لە ئەخیرەوە توانیان سەرکەون بەسەر زاڵبن بەسەرەوە و ئێستا خۆشبەختانە عادی نەخۆشەکان کەم بووە ئێمەش هیوادارین لە سلێمانی و کوردستان و عێراق دوای ئەوەی کە سلێمانی دووهم محافظە بوو لە عادەدی نەخۆشیە بەڕای دوای بەغا چوارە محافظە بوو لە ڕێژەی دانیشتوانە یعنی لە 100,000 لە سلێمانی 323 کەس توش بووە یعنی لە 1000 کەس لە سلێمانی وەکو پارێزگار 3 کەس توش بووە لە عێراق ژمارەیەکی زۆرە دوای ئەوە بتوانینەوە 2 هەفتەیە کەمی کردووە زیاتر کەمی کەینەوە ئەو شتێکی دڵخۆشکەرە بێت WHO هەر بەردەوامیشە لەوەی کە بتوانێت
هاوکاری ئەوانەیە کە خەریکی دروستکردی دەرمانێکی تایبەت بە کۆڕۆنا بێت لە هەمان کاتە بەردەوامیشە بۆ هاریکاری ئەوانەی ئەو گروپانێک خەریکن ڤاکسین دروستەکەن ڤاکسین دروستکردنی شتێکی قورسە بەڕاستی خەڵک لەوانەیە بڵێ مانگێکتر دوو مانگتر زەوە شتێکی ئاسان نییە چکە ئەبێت زۆر تەجربە بکرێت و بەشی هەموو عالەمیش بکات کە ئەو شتەی تاجەکرێت یعنی لەو نییە بەشی وڵاتی بکە و وڵاتی تر نەکات لەبەرەوە هیوادارە بە زووترین کا بتوانێت ئەو ڤاکسینە دروستکرێت نهایەتی ساڵ بێ بدایەتی 21 بێت نازانم ئینشاءالله بۆ هیواین کە بە زووترین کات ڤاکسین بدۆزرێتەوە ئەم ڕەوشە تێپەڕێنین و ژیان ئاسایی بێتەوە و ئێمە گەشتینە کۆتایی پرۆگرامەکە کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون دکتۆر نەجمەدین لێ پرسراوی نووسینگەی WHO لە سلێمانی سپاس بۆ سەرجەم ڕێنماییەکان و سپاس بۆ ئەو هەواڵە دڵخۆشکەرانی کە پێت بە ئێمە و بینەرانت بەخشی دووبارە بەخێر بێت سەرچاوان زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە پۆشاکی دنیایە فەرعیەکەمیان لە کاسە وڵا نهۆمی دووەم و فەرعی دۆمیشانەکەوێتە سەر جادەی چوارتای کۆن سەر و پارکی ئازادی جلوبەرگی زۆر خانمانە و سەردەمیانیان هەیە توانە سەردانیان بکەن بە کەمترین نرخ باشترینەکان لێ بەدەست بێنن و سپاس بۆ هەتاکوێ سابینەرمان بوون هەتاکوێ وارێکی دیکەی پرۆگرامی باپابند بین دەبینەوە میوانی ماڵەکانتان ئاسودە و تەندروست باش بن.